سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیان یاوکارم لە خزمەتێوە عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتە هێواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. خۆپێشاندانی باکووری کوردستان دژبەدانانی شارەوانی بژاردەی حکوومەت لە باکووری کوردستان. بێبەشکردنی زەینەب جەلالیان لە پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی. سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری سەقز. بانکێشتی بنەماڵەی مجاهد کورکور بۆ بەندیخانەی شیبانی ئەهواز. بێسەر و شوێنکردنی هاوڵاتیەکی کورد لە شاری سەقز و بانگەوازی پەرستاران و کارمەندانی تەندروستی بۆ ناڕەزایەتی دەربڕین. درێژەی هەواڵەکان. خۆپێشاندانی خەڵکی باکووری کوردستان دژبەدانانی شارەوانی بژاردەی حکوومەت لە باکووری کوردستان. ڕۆژی دووشەمە 14 خەزەڵوەر کوردانی دانیشتووی باکووری کوردستان لە شارەکانی ئامەد، مێردین، باتمان، خەلفەتی و ئیستانبوڵ و چەند شاری دیکە لە دژی لابرنی شارەوانانی بژاردەی خەڵک و دانانی شارەوانی حکوومەتی بە توندی ناڕەزایەتی خۆیان دەربڕی. کوردانی دانیشتووی باکووری کوردستان خوازیاری کۆتایی پێهێنان بە جیاکاریەکانی دەوڵەتی تورکیا لە بەڕێوەبردنی وڵات بوون. سەرەڕای سەرکوتی پۆلیسی تورکیا و هێرش بۆ سەر خەڵکی ناڕازی خۆپێشاندانی خەڵک تا ئێستاش بەردەوامە. بێبەشکردنی زەینەب جەلالیان لە پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی. زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی کورد لە بەندیخانەی تەورێت لە دۆخێکی خراپی تەندروستیدا دەژیت و هەروەها لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەشی بێبەش کراوە. بەندکراوی سیاسی کورد زەینەب جەلالیان لە ساڵی 1388 هەتاویەوە بە تۆمەتی محاربە لە زیندانی کۆماری ئیسلامیدا زیندانی کراوە. بە پێهواڵی گەیشتووە ئەم بەندکراوە سیاسیە لە بەندیخانەی ناوەندی تەورێز لە مافی دەستڕاگەیشتنی بۆ دەرمانی تایبەت و سەرەتاییش ڕێگری کراوە کە بووەتە هۆیەوەی تووشی چەندین نەخۆشی ببێت. سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری سەقز. هاوڵاتیەکی کورد بە ناوی کەیوان ڕەحیمی لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە 8 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. کەیوان ڕەحیمی چالاکی مەدەنی شاری سەقز ڕۆژی یەکشەممە 9 گوڵانی 1403 هەتاوی لەگەڵ براکەی لەلایەن نێزامنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا کە دوای چەند کاتژمێر براکەی ئازاد کرا و کەیوان بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. بەپێی دوایین زانیاریەکان ئەو چالاکە مەدەنیە جگە لەوە کە لەلایەن دادگای گشتیەوە 8 مانگ زیندانی بەسەردا سەپێنراوە لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەی و دەستڕاگەیشتن بە وەکیل بێبەش کراوە. بانکێشتی بنەماڵەی مجاهد کورکور بۆ بەندیخانەی شیبانی ئەهواز. ڕۆژی دووشەمە 14 خەزەڵوەر بنەماڵەی مجاهد کورکور بەندکراوی بەندیخانەی شیبانی ئەهواز لەلایەن بەرپرسانی ئەو زیندانەوە بۆ دوجار دیتنی ئەو بەندکراوە بانکێشت کراون. مجاهد کورکور لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژیان ئازادی و بە تۆمەتی کوشتنی بەیان قەست سەرەڕای ڕەزایەتی بنەماڵەی کوژراوان حکمی ئەعدامی بەسەردا سەپێنراوە و بۆ ژووری تاکە کەسی گواستراوەتەوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بنەماڵەی و بەندکراوە بۆ دوایین دیدار لەگەڵ مجاهد لەلایەن بەرپرسانی زیندانی شێبانی ئەهوازەوە بانکێش کراون. بێسەر و شوێنکردنی هاوڵاتیەکی کورد لە شاری سەقز. ڕۆژی سێشەممە 7 خەزەڵوەر هاوڵاتیەکی کورد بە ناوی میلاد ڕەشیدی تەمەن 29 ساڵ لەلایەن هێزامنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. ناوبراو ماوەی هەفتەیەکە لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی ئەو شارەوە بێستەر و شوێن کراوە. بە پێی زانیاریەکان سێشەممەی هەفتەی ڕابردوو ڕێکەوتی 4 خەزەڵوەر چەند کەس لە هێزە ئیتلاعاتیەکانی ڕژیم لە شاری سەقەزەم هاوڵاتیەیان لە کاتی چوون بۆ سەر کارەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. پاش ڕفاندنی ناوبراو هێزێکی دیکەی ئیتلاعات هەڵدەکتێتە سەر ماڵەکەی و کۆمەڵێک لە کەرەستە تایبەتەکان و ماشێنەکەی لەگەڵ خۆیان دەبەن. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری ڕفاندنی میلاد لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی ڕژیمەوە لە بەردەستدانیە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە بەندیخانەکانی تەورێز
کەرێز و کەهنووج. لە ڕۆژانی ڕابردوودا سزای لە سێدارەدانی سێ بەندکراو کە بە تۆمەتی کوشتنی بانقەس سزادرابوون لە بەندیخانەکانی تەورێز، کەرەج و کەهنووج جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، سێ بەندکراو بە ناوەکانی ئەبوولفەز شەهبازی، یوسف ئەحمەدی و محەممەد عەباس مقەدەم بە تۆمەتی کوشتنی بانقەس لە زیندانەکانی کەرەج، تەورێز و کەهنووج لە سێدارە دراون. شایانی باسە لە 6 مانگی یەکەمی ساڵی 2024 زاینیدا بەلانی کەم 24 هاوڵاتی بەلووز لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیدا لە سێدارە دراون کە 2 کەسیان ژن بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بانگەوازی پەرستاران و کارمەندانی تەندروستی بۆ ناڕەزایەتی دەربڕین. پەرستاران و کارمەندانی تەندروستی لە سەروبەندی ڕۆژی پەرستاران لە ئێران بانگەوازێکیان بۆ کۆبوونەوەی ناڕەزایەتی و دەستپێکردنی مانگرتنی سەرتاسەری بڵاو کردەوە. بە پێم بانگەوازە بڕیارە ڕۆژی پێنجشەممە 7 خەزەڵوەر هاوکات لەگەڵ ڕۆژی پەرستار کاتژمێر 9 بەیانی لە بەردەم زانکۆی زانستە پزیشکیەکان و نەخۆشخانەکان کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە بچێت. ئەم ناڕەزایەتیانە بە مەبەستی گەیشتن بە داواکاریەکان لەوانە پێدانی کارانە، وەلانانی زافەکاری، کەمکردنەوەی سەعاتی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری و دامەزراندنی هێزی کاری نوێ پلانیان بۆدانراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.